بێگومان ڕۆمان بە پڕبایەخترین و گەورەترین ژانری ئەدەبی هەژمارەکرێت لەبەرەوەی کە زۆربەی زۆری ڕگەز و ژانرە ئەدەبیەکانی دیکە لەخۆگرێت. بێگومان بەختیار عەلی یەکێکە لە نووسەرە ناودارەکانی کورد کە تاوەکو ئێستا خاوەنی چەندین ڕۆمانی ناوازەیە کە گفتوگوی زۆریان لەبارەوە کرێت و هەروەها بوونەتە جێگای باسی میدیاکان. بێگومان شاری مۆسیقارە سوپێکان و مەرگی تاقانەی دووهەم، ئێوارەی پەروانە دووهەمین هەناری دونیا و جەمشید خانی مامم و زۆرێکی تر لە ڕۆمانەکانی تری وەرگێڕاونەتە سەر زمانە زیندوەکانی جیهان و بێگومان ماوەیەک بەر لە ئێستا ڕۆمانی شاری مۆسیقارە سوپێکانی نووسەری بەناوبانگی کورد بەختیار عەلی لەلایەن نووسەر وەرگێڕ مریوان هەڵەبجەییەوە وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی و بڵاوکراوەتەوە. ئەوەی کە شایانی بەسە بێگومان مریوان هەڵەبجەیی لە چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵێک ڕۆمانی دیکەی نووسەر و ڕۆمانۆز بەختیار عەلی وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی لەوانە دووهەمین هەناری دنیا و ئێوارەی پەروانە و بێگومان جەمشید خانی مام و دەریاس و لاشەکان و چەند کارێکی تریش. قسە و باس لە سەر بڵاو بوونەوە و هەروەها با بڵێن کە ئەم ڕۆمانەی نووسەر بەختیار عەلی کە مێژوویەکی کۆنی هەیە لە 2014 ئەم ڕۆمانە بڵاو کراوەتەوە و لە ئێستادا کاری وەرگێڕانەکەی با بڵێن وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی و بڵاو کراوەتەوە. قسە و باس لەگەڵ نووسەر و وەرگێڕ مریوان هەڵەبجە یەکەم کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمە. کاک مریوان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو کورد سەمتان ئەم کاتت باش. سپاس بۆ تۆ. ماوەیەکی زۆرە کاری تەواوبوونی با بڵێن ئەم ڕۆمانەت کردبوو کە نزیکەی 15 ساڵە کاری وەرگێڕانەکەی تەواو کردبوو، بەڵام بڵاوبوونەوەکەی زۆر دواکەوت. بێگومان ئەزانم کە چیرۆکی زۆر دوور و درێژی هەیە و تۆ زۆر قسەشت لەسەر کردووە، بەڵام پێم خۆشە بە کورتی ئاماژەیەکی پێبیت. زۆر سپاس بۆ بانگەشتکردنتان و یانداریکردنتان. لە ڕاستیە زۆر کورد بەمێ بوون. من ساڵی 2004 کاک بەختیار لوتفی کرد ئەو ڕۆمانی لە ڕێگای ئیمێلەوە بۆ ناردم بیخوێنەوە کێچێک لە خوێنەرەکانی و من بڕیارەما دوای خوێندنەوە کە ڕۆمانەکە تەرجمەکەم بۆ سەر زبانی فارسی و بە چاودێری خۆی بە ڕێزایەتی خۆی تەنانەت دوایین ئیدی دوایی تێداچوونەوەی کوردیەکەی تەواو نەکرابوو و هەتا لە سەرەتاشۆ ناوی ڕۆمانەکە جەلادەتی کۆتر و شاری مۆسیقارە سوپێکان بوو پێش ئەوەی کە تاو ئامادە بێت بۆ چاپکردن و بێتە دەست چاپخانەی ڕەنج. کۆتا ڕۆژەکان و مانگەکانی سەرکۆماری محەممەدی خاتەمی بوو کە من کاری وەرگێڕانەکەمە کردوە تەواو بوو و دوای کەوتە قۆناغی سەرکۆماربوونی ئەحمەدی نەژاد و دۆخی تەنتەربوون و خراپبوونی سانسۆر لە ئێراندا. بۆ پێشووتریش من دۆخێکی خراپم بوو لەوەی کەم ئێوارەی پەروانە حەساب و سەنگەکانی باوکم کە ڕێشی داوەڵەکان دووهەمین نەناگرن 4-5 کتێبی تەرجمەم هەبوو و هەمووی قەدەغە بوون. هیچێکی چیان بڵاو بوو بۆ ئەوانی تر قەدەغە کرابوونەوە، ئەنی هەر مەوڵەتی چاپیان نەیرابوویە. لەبەر ئەوە هەم 8 ساڵی سەرکۆماری ئەحمەدی نەژاد ئەو کتێبە مەوڵەتی بە چاپی وەرنەگرت لە ئێرانە، هەب 8 ساڵی تریش لەو دوایە بە دوایانی لەواقع نزیک بە 16 ساڵێکی خایان کە زۆر بەداخەوە کە زۆر کاریگەری خراپی دانا لەسەر وەکو زۆربەی کارەکانی تری پێشۆمیانی ئەکرا. ئێستا 50 جار چاپ بکرایەوە لە 16 ساڵەیە، بە تایبەتیش لە ڕووی ئابوووریەوە کە ئەو کاتە تیراژی کتێبێرا زۆر زیاتر بووە، کتێب زۆر هەرزانتر بوو. ئەنی ئەو کاتە دارە نەشرەکە خانی چاپ و بڵاوکردنەوە کە ویست بیا بە نرخی 4-5 تمەن لەسەردا بنێ کە نرخێکی گران نەبوو بۆ ئەو ڕۆژگارەی ئێستا بای 220,000 تمەن، یعنی ئەتوانین بڵێن 50 بەرابەری نرخی ئەو سەردەمە، یعنی زیاد لە 50 بەرابەرەتی. ئەمە کورتە چیلۆکی شەڕکردن یا خەباتکردن یا بەقاومەتکردن و خۆڕاگریە لەبەردەم سانسۆرا. بەڵام ئێستش خۆشحاڵم کە بەهەرحاڵ هەر چۆنێک بێت کتێبەکە چاپوە لەبەرەوەی شاکارێکی گەورەی جیهانیە کە بە زمانی کوردی نووسراوە و لە هەموو دنیا بە هەموو زمانەکان بڵاو بێتەوە و بۆ پێشوازی لێ بکرێ. ئێستا ئەکەم لە خزمەتی ئەوەم لە نەشری سالسم کە نەشری سالس لە بەناوبانگترین نەشرەکانی ئێرانە. کتێبەکەی مانگونوێت لەمەو پێش بڵاو کردەوە بۆ یەکەم جار کە خۆشبەختانە لە ماوەی تەما پێشوازیەکی زۆری لێکراو بە چاپی دووەم گەیشتوو. لە ئێستا بەرنامە ڕێژی بۆ ئۆکەین لە کۆتایی ئەم مانگە لە تاران
چەند کۆڕێکی مەراسمێکی باشۆکردن و ڕەخنە و لێکۆڵینەوەی بۆ ڕۆمانەکە بکرێ بە ئامادەبوونی خۆم و چەند ناخودێکی گەورەی ئێرانی ڕەخنەندێکی گەورە و هەروەها پاشداران لە شارەکانی شیراز، مەشهد، نیژاپور و ئەسفەهان و تەبرێز و ئورومیەش کۆڕ بۆ ئەم ڕۆمانایی گەشتێکی چەند مانگە بە شارەکانی ئێرانە ئەکرێت بۆ ناساندنی شاکاری شاری مستعرسکەکان بە دەتەوەجیاکانی ئێران و بە ناو کتێبخانەی فارسیە. زۆر باشە. کاک مەریوان، ئەو پرسیاری کە لە لای من دروست بوو ئەوە بوو کە بۆچی ئەو هەموو ساڵە چاوەڕێت کرد بۆ ئەوەی کە مۆڵەتی چاپکردن و بڵاوکردنەوە بۆ ئەم ڕۆمانە وەربگری، نەئەکرا ڕێگایەکی تر بدۆزیتەوە بۆ ئەوەی کە ڕۆمانەکە بە زمانی فارسی لەوێ بڵاو بکەیتەوە بۆ نمونە لە وڵاتێکی تر ڕۆمانەکە چاپ بکەیت و دواتر بە هەر ڕێگایەک بگەێنرێت. پرسیارێکی لەم جۆرە لە لای من دروست بوو لەبەرەوەی کە ماوەی چەند ساڵێکە تۆ چاوەڕوانی ئەوەکەیت کە مۆڵەت وەربگریت و دواتر ڕۆمانەکە بڵاو بکەیتەوە. پرسیارێکی زۆر جوان و لۆژیکیە کوردستان، زۆر سپاس، چونکە من هەموو کارەکانم بەر سانسۆری گەورە کەوتون، یعنی 20 ساڵیشی تیا بوو لە نەوجەوانیەوە کە دەستم کردووە لە شاری تاران باوەڕگێڕانە کوردیەوە بۆ فارسی و بەهۆی ئەوەی باشووری کوردستان لە ساڵی 91ەوە بە تایبەت سانسۆر نەماوە لەسەر کتێبوو و سەردەمی بەعس لەسەر هیچ شتێک لە ڕاستیدا و لە ئێران سانسۆرێکی زۆر هەیە، چ لە سەردەمی شای ڕۆژداد شای پارلەی و قۆناغی شانشایە هەبووە و پاشاکانیەوە لە ئێستا شایان 42 ساڵە و کێشە گەورەیە هەبووە. ینی بۆ نمونە من گەڕێکی داوڵەکان کە 97 کرا بە کوردی بڵاوبووەوە وەرم گێڕا بۆ فارسی مەوڵەتی نەبووە 3-4 مانگ لەمەوە پێش بڵاوبووە، ئەویش بە لابردنی دوای 23 ساڵ لابردنی چیرۆکی شاکاری درێژی کەڵەکوڕان و ئاسکەکچان لۆزان وە چەند چیرۆکێکی تر و حەسار و سەگەکانی باوکم کە لەو 23-4 ساڵاکە وەرم گێڕاوە پێش کارەکانی کاک بەختیار کتێبەوە گێڕاوە لەو 23 ساڵی کەبنە ینی هەمووی 3 ساڵ مەوڵەتی نەبووە حەسان، هەمیشە قەدەغە بووە، هەمیشە لەی سانسۆر کراوە و ئێوارەی پەروانە بە سانسۆر و دوای 8 ساڵ چاپ بووە. دوهەمین هەناری دنیا کە زۆر دەنگانەوەی زۆر بۆ لە ئێرانەوە پێشوازی لێکراوە پاش 10 ساڵ مەوڵەتی وەرگرتووە جەمشیدخان بە هەمان شێوە و ئێستا داگیرکردنی تاریکی مەسەلەن مەوڵەتی نییە. ئەکرا لە باشووری کوردستان وەکو ئیمکانیەتانی کە هەبووە هەیە ئەکرا لەوێ بە فارسی بڵاو بکردایەتەوە و چەند جاری چاپ بکرایەتەوە لە باشووری کوردستان بڵاو بڵێتەوە هەم بە چەشنێک بگەێنرایەتەوە ناو ئێران و خوێنەری ئێرانی ساڵانێکی زۆر ئەوەی بە فارسی خوێنێتەوە بەردەستیان بگەشتە ئەو شار پێی پێیان گانی ئەو هەموو دوودەیە 20 ساڵ چاوەڕێ نەکە 8 ساڵ بۆ ئێوارەی پەروانەوە و 23 ساڵ بۆ گەڕێکی داوڵەکان و چەند کتێبێکی تیش کە تا ئێستاش قەدەغەن کە وەرم گێڕاوە. نەبوونی زۆر بە کورتی بڵم دەستی هاوکاری دەستی خەمخۆری کلتوری بووە لە هەرێما بە تایبەتیش لە وەزارەتی ڕۆشنبیریەوە لە نەبوونی استراتیژی کلتوری لایەن حکومەتی خۆمانەوە حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر ناتۆ ئەو شاکارانەتە ئەو کتێبێک مەزنانەت بە پەنجەی دەست دەشمێرێن و زۆر جوانە زۆر گرنگە کە ئەدەبیاتی نەتەوەکانی کوردێنە ناو ئێمە بە هەموو کەم و کوڕی و کێشەیەکیانەوە لە ڕێگەی وەرگێڕان یا بە لە هەر ئاستی و کەسێدیکەی زۆر خابلی تەقدیر و ڕێزە زۆر گرنگە. بەڵام لە کاتێکشا کە ئێمە ئەتوانین بەرهەمی باشمان هەبێ نیشانی دنیا بیریە ئەگەر چی کەمیش من بەرهەمەکان بۆ پشتیوانی نەکرێت. بە کورتترین شێوە وەڵامی پرسیارەکەی بەڕێزەوەیە کە هیچ دەستێکی هاوکاری نەبووە. نامن زۆر ئاسانم توانی 16 ساڵەوە پێش ئەم بەرهەمەم چاپ کردەوە چەندین جاریش چاپ بکرابێتەوە خوێنەری فارس کە ئێستا میدیاکانیان میدیای چاپ بە تایبەت ڕۆژنامە سایدانێکی قسەیان لەسەر پێ لە ماوەکەمەیەوە وەستاییشیان بڕوە ئیتوانی 16 ساڵەوە پێشەوە ڕووبا و سەدان کەس ئەگەر دڵم سەدان بەدەیان هەزار کەس زیاتر زووتر بیان خوێندایەوە ژمارەیەکی زۆرتری خەڵکی فارسی زبان و نەتەوەکان کە لە ڕێگەی زبانی فارسی و بەرهەمانیان خوێندەوە زووتر جیهانی داهێنەرانی ئێمەیان لەو بەشە لە ئەدەبیاتە ئەناسی یعنی ئەبینی ئەمە کەم و کوڕیەکە ئەمە نەبوون و پلان و استراتیژیەکە کە دەوڵەتی ئێمە هەیە بەداخەوە بە نسبەت کاری کلتوریەوە لەبەر ئەوەشەکە
چاپ نەبوو لە ڕاستی ئەوە هیچ دەواازەیەک نەبووە ئێستش کەم نین ئەو کتێبانەی تر بکە ئەمە وڵەتیانە چەندین ساڵە زیاتر لە ساڵ 500 ساڵە بەڵام شوێنێک نییە لە باشووریان دەستێکی هاوکاری نەبووی کە چاپ بکرێت دامە خۆم هیچ شتێکم بۆ خۆم نەویستوە. زۆر ڕاستە. بێگومان کاک مەریوان تۆ یەکێکیت لەو وەرگێڕانەی کە زمونێکی گەورەت هەیە بۆچی ئەدەبیاتی کوردی کە ئەدەبیاتێکی دەوڵەمەند و گەورە و مەزنە نەناسراوە لە کاتێکا کە ئێمە با بڵێن زمانزانی زۆرمان هەیە، عەرەبیزانی زۆرمان هەیە و فارسیزانی زۆرمان هەیە، بەڵام ئەدەبیاتی ئێمە تا ئێستا هەر هیچ نەبێت لە لای دراوسەکانی خۆمان وڵاتەکانی کەنیشتی خۆمان نەناسراوە هۆکارەکەی خۆمانە کەم تەرخەمی خۆمانە. بێگومان کوردستانکان لەبەر ئەوەی ئێمە کەسێکی عەرەب یا فارس نەهاتوە فێری کوردی بێ ڕەنگە نەشێ بێداخەوە بەڵام کە ئێمە لەگەڵ ئەو وڵاتانە هەژین بۆ بەڕێزاناشۆکێک لە جوولاتایەکی نزیک و تێکەڵی لە کەلتوریەوە بۆ زمانەکانیان ئەزانی بەباشی ئەبێ بێن ژیانی خۆمان تەرخانکەین بۆ کارە وەک بۆ ژیانمان شتێکی نەبێت جگە لە ئەدەبیات لە دەرەوەی ئەدەبیات بەڵام ئەمەش پێویستی بە ساپۆرتکردن و پشتیوانیکردن هەیە. ینی بۆ نمونە ئەم ڕۆماناوەک دەزانی و بەڕێز تۆ ئاگادە باری تراژیدیای ئەنفالە زۆر کەس لەم ماوەکەمەی کە بڵاو بۆ تۆ پرسیەوە چێ لە پێشەکێگار نووسیدا باست تۆ ئەنفال ئایا بەڕاستی شتێکی وا ڕوویاوە بۆ من زۆر خەمگینە بم لەبەرەوەی ئەوەندە کارمان نەکردووە نزیکترین نەتەوەی پەنامان وڵاتێکی گەورە بە جەمیعەتێکی 90 ملیۆن مرۆڤ و خەڵکی کتێب خوێنی نەزانێ شتێک ڕوویاوە بە ناوی ئەنفالەوە جینۆسایت بەسەر کورد هاتووە لە وڵاتێک لە پەنە و ئەمە پێویستی بە خوێندنەوەیە بە ناساندنە بە پرۆژەیە بە ئستراتیژە بناسرێ و لە پشتی سێنەوە قسە بکرێەوە هاوکاری بکرێ بۆەوەی بکرێ ئەگەر نە چ بۆ فارسی چ بۆ عەرەبی یعنی عەرەبی ئەم بەرهەمە بڵاو نەبێتەوە تا ئێستا خۆ ئەساسۆ لە وڵاتانی عەرەبیانە ئەلانی کەم لە هەندێکیان ئەنیە ئەکران بەرهەمە لە میسر لە کۆیت نازان لە لوبنان چاپ ببێ بکرایە بە عەرەبی پشتیوانی نەکراوە بە ئینگلیسی نەکراوە بە فەڕەنسی نەکراوە بە ڕووسی و ئیسپانی و ئیتالی و چەندی هیچ زبانی نەکراوە بەس بە ئەڵمانی کراوە کە دەوڵەتی خەڵاتی ئەڵمانیای وەرگرتووە مامایش ئامازیە بۆ کورد بۆ زۆربەی ڕەخنەگرەکانی گەورەکانی ئەڵمان لە سرایشا نووسیانە قسەیان کردەوە وەکو شاکارێک لە ئەستی ڕۆمانی تەبڵی تەنەکەی گۆنتەرگراس یا کارەکانی تۆ باسمان باس کراوە و ستایش کراوە باشە ئەم شاکارە جێگەی خەموو نیگەرانی وەکو یەکێک لە نمونەکانی ئەم نووسەرە وەکو یەکێک لە نمونە شاکارەکان لە ناو دەیان شاکاری تری ئەدەبیاتی کوردیە لە بریەوەی هەرە 2004 نووسەر نووسیوێتی هاوکات لەگەڵ کوردیەکەیە کە ئیشی بۆ ئەکرد چاپی بکە چه شکاڵێکی هەبوو عەرەبی و فەڕەنسی و ئەڵمانی و ئانش هەرێم وەزارەتی پەروەردە یا هەر دەستگایەکی پەیوەندیدار پشتیوان بە ساپۆرتی بکردایەکە ئەم بەرهەمە کە دەربارەی تراژیدیای گەورەی کورد و دەربارەی ئەنفالە بە چەندین زمان بڵاو بێتەوە و ئەگەر بڵاو نەبێتەوە ئەگەر پشتیوانی نەکرام بس ئەو وەرجێڕێک لە ئەوروپایە دانیشتووە یاخود لە هەر وڵاتێکی عەرەبی کە کوردەیە لە هەر ناوچەیەکە ئەبێ ژیانی خۆی تەرخانکە بۆ ئەو کارە هاوکاری بکرێت تا بتوانێ و کارە و بە بەردەوامیش بیکا کارێک نییە بڵێ با من خۆبەخشان 6 مانگ ساڵێک لێ بەم خەمەلاوە بۆ هیچ شتێکی تر نەکەم هیچ ئەرەمێکی تری ئابووری و ژیانی ئەوم نەبێت لەسەر ئەوە قسەکە لەسەر بەردەوام بوونە بتوانی بە ئەنجام بگەی من بۆ خۆم 23 ساڵە ئەو کارە ئەەکەم 24 ساڵە لە نەوجوانە لە مێرمەناڵیەوە قوربانی زۆرم بۆیاوە و سەرسەختیەکمە بۆ لە بەرامبەر ئەوەی ئەگەرنە نەمەتوانی بەردەوام و ئێستش ئەستەمە تۆ دڵسار دەبی لەوەی کە کتێبە چاپ نەکراوەکانت زۆرترە لە چاپکراوەکانت لە شانۆنامەوە بۆ ڕۆمانی بە هەردوو دیوەکە ئاسا من لە باشووری کوردستان کە ساڵسۆرگە زیاد لە 20 شانۆنامەم تەرجمە کردووە زۆربیان شارەکانی سلێمانی و گەرمیان و لێرەوەوانە کە چوونەتە سەر تەختەی شانۆ و پێشوازیشانی کراوە خۆ لە کوردستان سانسۆر نییە دەستگای چاپیش هەیە چ مافیایەک چ ڕەوابەتێک لە ئیشەکە بۆ دەستگا بۆ هەندێکەوە بۆ هەندێک نییە لەوێش نەمتوانی بەشێکی زۆر لەو کتێبانەی لە فارسیەوە کردومە بە کوردی بە چاپیان بگێنن
ئەمەش بۆ خۆی بەرنامەیەکی تێ و مۆزوعێکی تێ و بابەتێکی ترا کە من ئێستا تەنها لەسەر شاری مەسقارە سپیەکان قسەکەم کە ئەو کێشە گەورەیە هەیە لە ئێران سانسۆر نایڵێ ئەم شاکارانە بە کاتی خۆی بۆ وەختی خۆی بڵاو ببنەوە بەڵام ئەگەر هاوکاری بکرێ ئەتوانرێت هەر لەگەڵ وەرگێڕانەکە بۆ من دەریاس و لاشەکان هێشتا کوردەکەی چاپ نەکرد بوو کاکوەختیار پێیا بۆ منوەرم جێڕا بوو فارسەکەی تەواو بوو ئەمتوانی زووتر فارسەکەی چاپ بکەم بەڕاستی. پرسیارێکی تر وەکو کۆتا پرسیار تا چەندێک گرنگە کە بۆ نمونە ئەم شاکارانە کە چەند ساڵێکی بەسەرا تێپەڕە بێ بۆ نمونە من ئێستا ئەم شاکارەی بەختیار عەلی خوێنێتەوە بەڵام ئێستا بەڕاستی ڕووداوەکانی زۆربەی زۆری بیر نەماوە ڕەنگە پێویستم بەوە هەبێ کە جارێکی تر بیخوێنمەوە چەندێک گرنگە کە دوای چەند ساڵێک لە بڵاوبوونەوەی شاکارێکی لەم جۆرە دووبارە چاپی نوێی بڵاو بکرێتەوە هەر بۆ زمانی کوردی ینی بۆ ناو کوردستان و بە زمانی کوردی بۆ ئەوەی کە ئەم نەوەی ئێستا بەرچاویان بکەوێتەوە و ئەو خوێنەرانی کە نەیان خوێندووە نایان خوێندوەوە جارێکی تر بخوێندنەوە. زۆر جوانە گرنگە بە تایبەتیش لەو کاتانەی کە ئەچنە ناو زمانێکی ترەوە ئەم شاکارانە هەت تەنانەت ئەگەر 20 ساڵ 30 ساڵ بەسەر نووسینی سەرەتایانە چاپیەکە نیشانە تێپەڕی بێ میدیای ئێمە بە تایبەت کە بەداخەوە خاڵیە شتێک کورساتی لە دەرچی بەرنامەی فەرهەنگی زیادە بەشی 99% میدیای ئێمە کلتور حەس بەسراوەتەوە لە ناوی ئەگەرنا بۆ نمونە هەفتە نامی چاودێر پاشکۆیەکی دەرەکرد و کاتێک کە بە ئەڵمانی بڵاو بوویەوە ستایشکەرا ڕخنەگرانی ئەڵمانی کارێکی شایستە و بەجێ کرد هات مەلەفێکی تایبەتی بکردەوە بەڵام من نەمدی یەک تەلەڤیزیۆنی کوردی بێت لەسەر ئەوە کارکات یعنی بەرنامەی چەند ڕخنەگەر بانگێشکاوە چەند قسە و چەند شتێکی لەوانی لە میدیاکانی دەرەوەیە لە بەتایبەت میدیای ئاڵمانی زمان دەربارەی شاکارە وترا بەشێکی بڵاوکاتەوە ژێڕویسێکی وەدانێ وەک یا قسەی لەسەر بکەوت بۆ خۆی بەڕێز فەرموو بکرێ بە بەهانەیەک جارێکی تر نەوەسلێکی تری تازە کە ئێستا نەوجەوانی یا گەورە بوون ئەخوێننەوە ئەوانە نینکە لە 2005 خوێندویانەوە جارێکی تر ئەهەمیەتی ئەم ڕۆمانە گەورە و ئەم نووسەریان بکەوێتەوە بەرچاوە ببینن و ببێ بە باسێک و بەهایەکی گرنگ بوویان و بڕۆنە نەکەن بەرهەمە بەرهەمەکانی و ئەسڵ ئەدەبیاتی کوردی بە شێوەیەکی تر ئەدەبیاتی مۆدێرنی ئەمە بە جدیتر بخوێنەوەی تازە و قسەی لەسەر بکەن ئەوانەی پێش خوێندویانەوە ڕخنەگرەکان جارێکی تر بە تەئەمل و ڕامام خۆم کە پێش چاپ جارێکی تر خوێندنەوە کاتی خۆی کە تەرجمە چەند جار خوێندومەتەوە بۆی قسەم هەبێ لەسەری بۆی ئاپدەیتمەوە بۆی لەگەڵ میدیای فارسی زبانە ڕۆژنامە سایتەکان قسە ئەکرێت وەکو بەڕێزست و زۆر ئینسان لە بیری نامێنێ بەتایبەتیش ئەمە لە جگە لە ئاستی هونەری فکری فەلسەفی بەرهەمەکە لە شاکارێکی گەورەی جیهانیە کە بە زبانی کوردی نووسراوە لەو گرنگترەوەیە کە ئێمە بتوانین لە ناوەڕۆکەکەی لە ڕەهەندە سیاسەکەی خەڵک وەربگرین بە ناونەتەوەکانی چاکە ئێمە چیمان بەسەرا بۆ چیمان بەسەر دێ وای زمانەکەمان لە بەردەم هەڕەشایە لە نەوەچەکەیا لە دەوروبەر و هەستیاری و سانسۆری کێشە هەیە لەسەری ئێمە بەم چەشنە جارێکی تر لە ڕێگەی زمانەکەمانە و لە ڕێگەی داهێنانەکانی و داهێنە مەزنانی کە و داهێنەرە گەورانی کە بۆ زمانە نووسراوە تەحەداکەینەوە بە چەشتێکی تر ئەچینە ناو کتێبخانەکانی ئەنەوە ئەچینە ناو ئەوەی کە شەڕی گەورە بکەین کە ئێمە ئەو ئەدەبیاتە گەورەمان هەیە و قەت ئەم کراوین وە لە ناوبراوین وە نێژووی ئێمە پڕە لە خوێن بە سەردەستەکانمانە و بەڵام ئێوە بە شاکاری گەورە دێینەوە میدان و ڕۆحی ئینسان دۆستانەوە ئاشتی خوازانەوە بەرگری خوازانە و مەقاومانی ئینسانی کورد لە بەرامبەر زمانەکەیە وە خۆشویستنی بۆ زمانەکەی بۆ ئینسان بە شێوەیەکی گشتی بۆ دیالۆگ لەگەڵ ئەوی تر ئەوی دی دراوسێ ئەوی دی لە هەر کوێیەکی دنیا هەیە لە ڕێگەی مۆسیقا لە ڕێگەی هونەر لە ڕێگەی وشەوە لە ڕێگەی ئەو هەموو داهێنانی کە لە زمانی کوردی خوڵقێنراون ئێمە جارێکی تر بە قۆڵی بەرگری لە خۆمان لە زمانمان لە شناسمانەکەین و دێنە ناونەتەوەی تر وایان لێکی قسە بکەن لەسەر داهێنانەکانمان و ستایشی بکەن وەک ئەوەی لەو ماوەکەمەیە کە ئەم ڕۆهانە بڵاو بۆتەوە ستایشی زۆر ڕەخنەگر و نووسەر و میدیای ئەو وڵاتە لە خۆگرتووە بەرەو خۆی ڕایکێشاوە و لە ماوەیەکی کەما چاپ کراوەتەوە و قسەی
کۆڕی یعنی زیاتر لە 3-4 مانگ من بەرنامەیان بۆ داناوم بە شارە جیاوازەکانی ئێرانە سەرڕای دۆخی خراپی کۆرۆنا ئێرانە و سنووردارکردنی زۆری کۆڕ بەرنامەکان بەڵام کاتێکی زۆر زیاتر 3-4 مانگ بەرنامە دانراوە هەفتانە بۆ ئەم ڕۆمانە شار بە شار کۆڕی لەسەر بگرینەوە لە هەر شارێ لە هەر کۆڕێک لە هەر ناوەندێکی فکری و ڕۆشنگەری ڕەخنەگیری جیا و گەورە و دیار هەیە لەسەر ئەم بەرهەمەکە لە ماوەیە خوێندویانەتەوە ئەمە شانازێکی گەورەیە بۆ ئەدەبیاتی ئێمە و ئەبێ دڵخۆش بین و بێ میدیامان بەڕاستی کاری لەسەر بکە و بەهای پێباوە بەرنامەی تایبەتی لەسەر بکات کە لەناو ئەو تاریکە دۆخی خراپی ئابووری لەناو ئەو کێشەی کە هەمانە ئەو تروسکایە ئەو هیوانە ئەو خۆشیانش پیشان بینەوە نەک هەموو دۆخە خراپەکان و ئەو چڕبوونەوەی زۆری میدیای کارکردنی لەسەر ناخۆشیەکان لەسەر تاریکیەکان کە بەداخەوە بەشی زۆری حیاتی ئێمە ئەوەی و داگیری کرد و شتێکی حقیقەتوە حەشاڵ نەگرە بەڵام ئەو بەشش کە جوانیە خۆشیە دڵخۆشمانەکات کە چوونە دەرەوەی هونەر و ئەدەبیات ئێمە لە هەموو ژانرەکاندا بەرجەستەی بکاوە بەهای پێبەیە و ڕۆماڵ بکرێەوە زومی بکرێتە سەر. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس نووسەر و وەرگێر مەریوان هەڵەبجەی